بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. سرتا بيشو بسم سر درسك دبردم تاسوعا وعاشوراين كدو روجي زور بفضل وبقورا كقناهي صالحي لمو بيشي إنسان روجي عاشورا لسري لا أشي وهندق لزانا كان فرميانا تابد ابن كثير رحمة الله عليه أفرمي لبروي فرعون لو رجا خنكاوة وموسى رزقاري وفضيلتي أما اللوايا كإنسان مسلمان مصيبته بالله يشتيك بسري وبه لو رجا بالرجوبة لعل أخوي قوري إن شاء الله مصيبتك لسلا أبا مش هما لأنه مصائب أجين وفضيلتك زور قورية أقرتوانا من هبه أودو رجا بالرجوبين أقرنا رجي دوشمك أكاتا رجع عاشوراتها بالرجوع بين يملا خزمات كتابي نيابي الذريعة إلى مكارم الشريعة جيان بسر أبن أم كتابي راغبي أصفهاني أيوه مروف من بقوري بيا بناسيني وبيا من بالله أبي مروف كاركاني لسر زوية وبو عمارتي الزوي وبو خلافتي خواه لسر زوية وبو عبدايتي أبي بمتششنبه بم كيفيته بك خوي باسي أكا ونخشي ودا الرجل لدرسي بيشو هندي لفضائل كان باس من كرك الإنسانة هي أمره بدريشتر باسي فضائل كان من بوأكا أفرمي بيشتر باس من كردوه كبين جور خير بدور ما نوهي بين جور فضل بدور ما نوهي هنديكي أخروية هنديكي نفسي إنسان هنديكي بدنية هنديكي خارجي هنديكي توفيقي خوايا توفيقية أفرمي أم بينجه همويان بيوسيان بيك شون بيوسيان بيك ترى من أقر بما يكاري آخرتكم بيوستن بباكرنوي نفسهم هي كهو بيوستن بصفاتي نفسي هي دواي أما بو صفاتي نفسي بيوستن بلا شيء ساغ وتندروسي كهو بيوستن بنعمي بدني هي يعني أقر بما نعمتي وآسودي آخرتم دسكوي بماني تر دسم أكوي وتأم نعمتانا أيوبيا من بالراغب طواوكر يكترن إنساني مسلمان همو أو نعمتاني كخواي قورا بي عطاكرو طواوكرني يكترن أقر نموني بيان مولا خزمتانا لبيني بدنيا كاني شايا لبيني نفسي كان همو يعني يكتر طواوكن بنمونا أم إنسانا بيش لدايقون خواي قورا أم دسي بي عطاكردوا بأساني أتواني دزبري بو خواردني وبأسانيش أتواني بردمي بكاو بيجانت دمي خوي أم شێوازە مامەڵەی ئینسان بۆ خواردن و خواردنەوە لە زۆرێک لە ئاژەڵەکانی جیا کردوت دۆستێکم هەبوو گوێ ناوەڕاستی ئیلتیهابی کردبوو ئیتر وەزعی تێک چوو ئەو کاکە یەکێک لەو شتانەی کە لێم ئەوە ئاڵۆزە و ڕووم نییە بچمە ماڵی خەڵک ئەو هەنەجار دەسەبەم بۆ کەوچەکە دەسم کەوچەکە ناگرێ دەسم بۆ شوێنێتر ئەڕوا ئەیوە بێ ئیرادەی خۆم من دەست بۆ کەوچەکە ئەبم ئەو کەسێرەکەم دەسم لە شوێنەکە ئاوا ئەەکەم هیچ کەوچەکەشی لێ نییە ئەو من هەموو ئیرادەی خۆشم و قووەتی خۆم تەرکیزم لەسەر کەوچەکەیە ئەو عینەن کە کەوچەکە ئەگرم ئەمێ بیبم بۆ دەم هەنەجا بەردەم ناکەوێ ئەو بەرگوپم ئەکەوێ بەرخواروی دەم ئەکەوێ ئەو زۆر بە زەحمەت هەتاوەکو ئەو بە ترسەوە ئەی بەم نزیکی ئەخەمەوە اینجا ئەو لێ نزیکەکەمە بەشکم بیدۆزمەوە لێو تۆ سەیری سوبحان الله ئەم نعمەتەکە کەوابوو ئەم دەسە هاوکاری چی ئەکا دەمەکە دەم هاوکاری دەسەکە لاشەکان هەمووی بنیان چۆن ماڵێک دروست ئەەکەی هەر هەمووی خشتەکان ڕەبتیان بەیەکە بە هەمویانەوە ماڵەکەیان دروست کردو بەدەنیەکان هەمووی ئەو هەیە نەفسیەکانی ئینسان ژاوە ڕۆحیەکان صفاتەکان بۆی ئەفەرمێ ومن أراد الآخرة وسعى لها سعيها وهو مؤمن کابرا إرادة آخرتي سعادة آخرتي دەستکەوێت لە نعمەتەکان بەڵام وسعى لها سعيها ئەبێ لێرە جوڵە و حرەکەی خۆی بکات و هەوڵی بۆ بدا وهو مؤمن بإيمانه فأولئك كان سعيهم مشكورا إنجا خوا جل جلاله لآخرته پاداشتی ئەم سعی و ئەم مانوبوونە ئێرەیان ئەداتەوە کەوابوو ئەو کەسەی کە ئەوێ بگاتە وصول بکە بگاتە لای خوا جل جلاله بگاتە ناو بەهشت بگاتە ناو نیعەمی ئاخرەت ئەبێ نیعەمە دنیاکانی بەکار بێنێ بۆی ئەفەرمێ نیعەمی ئاخرەت دەست ناکەوێ بە نیعەمی نەفسی نەبێ نیعەمی نەفسی و دەست ناکەوێ بە صحەتی بەدەن نەبێ
ئەو دەست ناکە کەمالی فەضائیلی نەفسی و بەدەنی لە ئینسانە دروست نابێ ئللا کۆمەڵە شتی خارجی پێویستە هەموو ئەمانش بە تەوفیقی خوا جەلە جەلالوهو دەرگەکانی لێ ئەکرێتەوە. هەر یەکێک لە ئێمە یەک کۆمەڵ سیفەت دەورەی گرتوین، ئەو سیفاتە مڵتیفانەی کە بە دەوری ئینسانەوەن، ماڵ و سەرۆت و سامانێکە لەو سیفەتانەی کە بە دەورتەوەیە، ئەهل، خزم و کەسوکار، خێزان، مناڵ، باو و باپیر، برا، خوشک، ئەمانەی کە پیانەوترێ ئەهلی تۆ، هەموو ئەمانە مەطیفن بە دەوری تۆ، دەوری تۆیان گرتووە. نیعەمن عزت و کەرامەتێکە خۆی گەورە لێرە پێ عەتا کردووی، کەڕەمی عەشیرەت کە ئەو بنەماڵە چاکە و ئەو گەورەی و فەضیلەتەی خۆت کە هەتە لەناو بنەماڵەکەتەوە، عزی بنەماڵەکەت، کەڕەمی و گەورەی بنەماڵەکەت، هەمووی ئەمانە نیعەمی خوان بە دەوری تۆوە دەورەیان گرتووی. دەی ئەم چوار نیعمەتە ماڵ، ئەهل، عز، کەڕەمی عەشیرە، هەر یەکێکیان لەمانە هەموویان تۆ بۆ سەعاتی ئاخرەت ئەتەوێ. ئەمانە هەمووی کۆمەڵێ باڵن خۆی بۆ خۆیان لەوە چێ سوودێکی ئەوان نەبێ، بەڵام بۆ تۆیەک ئەبنە باڵێک تۆ ئەگەێنن بەخوا جەلە جەلالوهو. ئەڵێ چۆن؟ ئەڵێ دەسەیری ماڵکەن، ورە ساحیبەکەی ئەگەر ماڵی هەبوو ئەتوانێت زۆر کاروباری گەورە گەورە جێبەجێ بکە. هەر ئینسانێکی موسڵمان زۆرێک لە عەبدایەتەکان بە پارە ئەکرێن. ئەمە لە عیبادەتەکانە علەما ئەفەرموون عیبادەتی بەدەنیمان هەیە، بەدەنی مەحض، بەس بە بەدەن ئەکرێ. مالی مەحضمان هەیە، بەس بە ماڵ ئەکرێ. بەدەنی مالیمان هەیە، باشە، بە بەدەن ئەکرێ بەڵام بە واستەی ماڵ، یان بە بەدەن ئەکرێ بەڵام ماڵ لە جێگەی قەرەبوو ئەبێتەوە، ئەوە شەر پێوتێ بەدەنی ماڵی. بنمونە مەسەلەن عیبادەتێکمان هەبێ بەدەنی مەحض بێ، ماڵی هیچ تێ نەکەوێ، مەسەلەی نوێژ لەناو عیبادەتەکانە لەگەڵ تەوحیدە وشەی شایەتومانە، تۆ ئەینەی ئەیڵێیت و ماڵیتیان نییە، نوێژەکەشە جێبەجێ ئەکەیت و ماڵیتیان نییە. بڕۆ بۆ عیبادەتەکانی تر، ئایا ڕۆژوو عیبادێکی بەدەنیە یا بەدەنی مالیە؟ وەلەما فەرمون بەدەنی مالیە. بۆ ئەگەر کەسێ نەیتوانی بە ڕۆژوو بێ، وعلى الذين يطيقونه، طبعا يطيقونه بابي افعال هەندێک جار پێوتێ سەلب، بابی سەلب، یعنی معناکە عەکسە بێت، یعنی وعلى الذين لا يطيقونه، ئەوانەی کە توانای گرتنی ڕۆژیان نییە چییە؟ فیدیە ئەدەن، پیرەکانمان فیدیە ئەدەن، نەخۆشەکانمان فیدیە ئەدەن. ماڵ لە بەرامبەرەوە عیبادەت دانراوە، بۆی پێوتێ عیبادەتێکی بەدەنی مالی. ئەی باشە زەکاتمان هەر بە ماڵ ئەدرێ، ئەی حەجمان هەر بە ماڵ ئەکرێ، کەوا بوو ماڵ سەنتەرێکی زۆر گەورەیە بۆ ئینسانی موسڵمان و زۆرێک لە کاروبارەکانی جێبەجێەکە. ئەفەرمێ ئەو کەسەی کە ماڵی نییە و فەقیرە، کاتێک کە بە دوای مەکاریمە ئەگەڕێت و هەوڵ ئەدا، بالضبط وەکو وایە چوو بێتە ناو جەنگەوە بێ سیلاح، زۆر عەبدایەتی هەیە، دەستگیری نابێ. ئەها بۆیە هەر لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم فەقیرەکان هاتن ئێسێریان کرد، ئەی هاوار، ئەوە ئیمامی عوثمانە جەیشی عوسرە ڕێکەخا، ئەوە ئیمامی عوثمانە ئەوە، ئەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوفە ئەوە. هاتنە لای خۆشەویست وتیان ذهب أهل الدثور بالأجور، بەخوا خاوەن داراییەکان هەرچی ئەجرە بردیان، تا هیچمان بۆ نەمایەوە. فەرمووی بڕۆن سبحان الله بکەن، الحەمدولله بکەن، ئەمانە هەموو سەدەقەن بۆ ئێوە. دوای هاتنەوە وتیان وەڵا دەوڵەمەندەکان ئەوە شەکەن و ئەوی تری شەکەن. ذلك فضل الله يؤتيه من يشاء، فضلی خۆیە بێوێ عەتایکە بە هەر کەسێ پێ عەتاکە. بۆیە یەکێک لە کارەکانی ئینسانی موسڵمان مەسەلەی ماڵە. بۆیە ئەفەرمێ حتا ئەگەر کەسێکی فەقیر هەوڵی چاکەکاری و ئەوانە ئەدا، بالضبط وەکو وایە ئاوێک لە بن زەویا بێ، هێشتا ئالاتی نییە بۆی بهێنێتە دەرەوە و ئینتیشاری پێ بکە، خەیری ئەوێ، بەڵام خەیرەکە لە مەکنونایە. بۆیە دائیمە فەقیر ئەبێت دڵی زۆر دەوڵەمەند. هەندێک خەیاڵاتی فەقیر هەیە زۆر بە گەورە لەسەری ئەنووسرێ، زۆر بە گەورە بۆی ئەنووسرێ. جاری وا هەیە تەمەنا ئەکە، کەسێک ئەبینێ هەم بواە جا ئێستا ئەمزانی چی ئەەکەم، بە دڵ بە صدق ئەم ئومنیەتە ئەکە، بۆی قبوڵ ئەکرێ. خۆ ئەگەر ئەم ئومنیەتانە نەبێت لە قیامەتە نێوان فەقیر و دەوڵەمەند زۆر زۆر دوورە بێت لە یەکەوە، بەڵام بەم ئومنیەتە وردە نزیکەکەونەوە لە دەوڵەمەندەکان. باوقەمە ئەمان مەڵێن بە دەوڵەمەندەکان نەزان، وەڵا ئەوانیش ئومنیەتکەن ئەوەی تر سەرەکەون. باشە ئەفەرمێ یان ئاگرێکەوە لە ناو بەردایە، هەتا بەردەکان نەدەی لە یەکتر ئاگرەکە ناکرێتەوە، یا ئاسنە نەدەی لە بەردەکە ناکرێتەوە. بۆیە هێزی ئاگری تایە بەردەکە، بەڵام نەتەقیوە. بەچی ئەتەقێ بەو ماڵەوە بۆ سەرۆت و سامانە؟ ئەفەرمێ هەیەکێک لە شاعیرەکان والمەڕء يرفعه الغنى
إنسان همو إنسانك دەوڵەمەندی بەرزی ئەکاتەوە والفقر منقصة وذل وفقيريش أبيت منقصة إنسان خوي هزب نقصك وزور كاد أبيته هو الزليلي إنسان متنبي شاعر عليه فلا مجد للدنيا لمن قل ماله أو كسي كمالكي كما إتر مجد قوري دزناك ولا مال في الدنيا لمن قل مجده أفرمي أو كساج مجيد نبي نفسي برز نبي مالي دزگير نبي بأسان أبي بزاني أبي كسي مجيد وقوربي حتى وكو مالي دزگير زور كادي أما طبعا 100 صالي دوار روخاني خلافي سيم لچندين وتارا باسم كردوا أمة حرباسي زهد وفقيري كردوا حتى يهود والنصارى وشيعة ونازام شي حرشي مالي دنيا كوان كردوا ما هيش من بيجنو تصورك پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم زور فضل فقيري باس كردوا بس ده هيج دعاء وديتي خويا فقيرم خي اللهم إني أسألك الفقر قتني وتو بلام توتي اللهم إني أسألك الغنى هاي دولباني كردوا كشي ما باز نكرد هاتون باسي شي ما كردوا باسي فقيرية كفقير تصورك چند جار مثلا باسي وك إمام عمر جلكاني بو شوازبو پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم رحما وقرباني بآقل لماليا نكرايا رمضان لوي تبليز إبليس لكتابي ابن جوزي باسي أو خواردنەکانی پێغەمبەرم کرد صلی الله عليه وسلم کە جارێک دوو شانی مەڕێکی خوارد باش ئەم لایەنانە هیچی باز نەکرا وی ماڵ پشکێکی زۆر گەورەیە هەین تەسەوەر کە ئەگەر ئێمە مەسەلەی ماڵ فڕێ بدەین کی هەڵیەگرێت لەسەر زەوی هێز کافر و بێدین هەڵیەگرێت و اینجا ئەو بەکارێ اینجا بەتابەتی ئەمڕۆ جیهان سیاسەت و عسکەرتاریەتیشی چووە ناو ئیقتیساد ئەمڕۆ جەنگ هەمووی ئیقتیساد بڕواکەن بە درێژایی مێژوو هیچ کاتێک نەبوو ئابووری بەقەدەر ئەمڕۆ گرنگی پێ بدرێت لە جیهانە ئەسێوە سیرکەنەوە ئەمریکای لەگەڵ رووسیا خۆ رووسیا لە ڕووی عسکەرتاریەتەوە زۆر بەهێز بەڵام لە ڕووی ئیقتیسادەوە ئەیشکێن زۆر دەوڵەتی بەقووت لە ڕووی ئیقتیسادەوە ناڵن سەرکەوێ ئەیخەن بۆیە ئیقتیساد ئەتکاتە خاوەنی سیاسەتی بەهێز بەقووت ئیمارات وڵاتێکی زۆر بچووکە بە ئیقتیسادەکەی توانیوێتی چەندین گەمەی گەورە بکە قەتەر عینەن وڵاتێکی بچووکە وەختە سلێمانی کەچی ئەتوانێت بە ئیقتیسادەکەی گەمەیەکی زۆر گەورەی جیهانیکە ئینسانیش ئەو هەیە بۆیە ماڵ دافعێکی زۆر گەورەیە فەرمایشتێکی هێناوە ئەفەرمێ نعم العون على تقوى الله المال یەکێک لە شتە زۆر باشەکان کە هاوکاری تو ئەکا لەسەر تەقوای خوا جەل جەلاوە بریتێ لە ماڵ و سەرۆت و سامان کەوا بوو خاڵی یەکەم ماڵ کە بە دەوری تۆیە گرنگی بە تۆ ئەدا ئەگەر تۆ ئەتەوێ ئاخرەت بەدەست بێنی ئەبێ ماڵیشت بەدەست هێ نابێ چونکە بە ماڵەکە ئاخرەت ئەکڕی ئێمە ئەم فکرەی تەمەڵیە ئەبێ لە ئومەتی ئیسلامی دوور خێنەوە چۆن یەهود بەردەوام پارەکۆ ئەکاتەوە ئەبێ ئومەتەش ئاوا بێ ئیقتیسادی زۆر لە پێشەوە بێ فرد اقتصادی بەهێز بوو کۆمەڵگا بەهێز ئەبێ دواتر دەوڵەتداریش ئەکرێ ئەم کەسانەی کە زۆر دەوڵەمەندن بتوان کۆبوونەوە لەناو کۆمەڵگایەکی دەوڵەمەندە دەوڵەتێکی زۆر گەورەی دەوڵەمەند دروستکەن بۆیە ئەم شێوازە مامەڵەی ئێمە کە ئەمڕۆ تەنها سەرفەکەین ئێمە زۆر بچووک ئەکاتەوە زۆر دوامەن ئەخا لەو کاروانە خواناسیە کە قرارە دەستمان داوەتی چونکە ئێمە تەنها ئەمڕۆ سیر ناکەین أمتي پیغمبر صلى الله عليه وآله وسلم إلا الروجي سركوتنو هستانوي ديتو يباش الروجي سركوتنو هستانوي أمتا يشك لوشتاني كتوزور بيوستا بريتي لمال بويا 10 مباشرة ششيان لوانيك يعني مجدي بهشتيان بيدراوا لوانا بون كزور دولة من بون وكو سيدنا أبو بكر وكو عبد الرحمن كوري عوف وكو سيدنا عثمان وكو طلحة وكو الزبير هم يان كسائي دولة من أو مال أي أفرمي أهل نعمتك زور قورية هاوكارك زور قورية كتوبر وسعادة وخوشبختي أبا حتى أهل زياتر به أوانيك لدور برتوان مخلصة كاني دور برد قورتر وزور تربن تو تشاوي زياتر وجوي زياتر ودسي زياتر أبا بويا لوط عليه السلام كاتي يعني ظلمي لبكنو ميوانا كاني برن أفرمتشي لو أن لي بكم قوة أو آوي إلى ركن شديد
هەندێک لە مفەسرین فەرموویان ئەو ڕوکنە شەهیدە مەبەستی لە خزمەکان و کەسەکانی بوو. پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم لە مەسەلەی ئەهلە ئەفەرمی ئینسان کە مرد انقطع عمله إلا من ثلاث لەم دنیای ئەبڕێ عمل و کردەوەکانی إلا سێشت نەبێ سەدەقەیەکی جاریە. طبعا سەدەقەی جاریە ئێمە هەر بە پرد و مزگە و تێگەیشتن. سەدەقەی جاریە جاری وە کەلیمەیەکی طەیبەیە، یەک کەلیمە قورئانە گەیانەوە بە کەسێ، یا قسەیەکی خێر ئەویش ئەیگەێنە بە یەکێترەوی تر ئەیگەێنە زۆر ئەڕوا، یان علم ينتفع به باشە علمێکە کە انتفاعی هەبێ. طبعا صدقەی جاریە کەلیمەکە ئەوەندە گەورەیە علمی ژەگرێتەوە، بەڵام علمی خصوصیت پێداوە لەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. صدقەی جاریە طبعا کە ئەڵێن صدقە و ئەشڵێن جاریە یعنی جاری بێ بڕوە، ئەزانن کەمترین ڕێژەی صدقە هەیە جاری نەبێ. بۆ نمونە تەبەسمك في وجه أخيك صدقة، ڕەفیقێک ئەبینی حەزین و بێتاقەت تۆش دوو قسەی خۆشی بۆ کە دەستکا بە پێکەنی. ئایا ئەم سەدەقەی هەر ئەمەندەی ئەوەستێ؟ ناوەڵا، ئەچێتە ماڵەوە ڕووی گەش باشە باری دەرونی ئارامە لەگەڵ مناڵەکانە دوو قسەی خۆشی ئەویش ئەکات. ئەزان ئەبێتە سەدەقەی جاریە بە دوای ئینسانە. جاری وایە ئەم کەلیمە جوانە یا ئیتر ئەمە ئەبێتە سیفەتێک لەم بنەماڵەیە لەم کەسە لەم مناڵەکەیە وردە کاتێک ئەزانی کێوێکی گەورەی بە دوای خۆیان بردووە. یان هەندێک جار شتانێکی زۆر بەسیط دارێکە ناشتووە گیایەکە ناشتووە دوو بەردەخسۆتە سەر یەک خوا ئەزانێ کێ بێتە خاوەنی ئەم شوێنێک ئێسێمە تیا دانیشتوین لەو چێ بڵێن هی ئەم ڕێکخراوەیە و خوا ئەزانێ ئەمە چەند دەسی بینی و چەند کەس چەند مرۆڤ بەسەریا تێپەڕیوە کورە چەند کەسی لەسەر کوژرابێت لەو ئەچێت لە مێژووە. خۆ ئەگەر مێژوو خۆمان ئێستا ئەم تۆزە بۆ بگێڕێتەوە هەر سەرمان سوڕەمێنە باش چۆن ئەو هەموو شتە ڕوویە لافاو هات بارانی زۆرباری وشکە ساڵی ڕوویدا ئەو نەما ئەو پەیابوویەوە گەرما هات سەرما هات ئەزای چی ئەگێڕێتەوە چەند مرۆڤی بینیوە چەند ئاژەڵی بینیوە چەند حیوانات چەند مەلائیکە بەسەریاتەوە چەند جین بەسەریات و مێژوو تەواو نابێ. ئەمە ئەیکەیتە سەدەقەیەکی جارێ و بەجێ ئێڵی و چۆن ئەڕوا و چەندێک ڕۆ ئەی ئەگەر قەتعی کرد وا من بە نیەتی ئەوە کردم ئەم سەدەقە جاریە لە دوای خۆم هەتا هەبێ ئەگەر قەتع بوو سبحان الله هەر بۆ دێ با دنیاش ئەم منتیقە کاول و کەسی تیانەمە ئەو سەدەقە جاریێتەوە بە دواتە هەرد. بۆیە فەزیلەتێکی زۆر گەورە هەیە لە مەسەلەی وەقفاتە کە ئینسان بیکە لە پێناوی خوا دایبن. یان ئەو وەلەد صالح يدعو له کەوابوو ئەهل سێهەمیان ئەهلە مناڵێکی صالح کە دوعاو بۆ بکە یعنی هەتا ئەولادەکە صالحەکانە زیاتر بێ تۆ ئەوەندە سەدەقەی گەورە بە دوای خۆتا بەجێهێشت. یەک بابەت هەیە هەر بە کورتی ئێمە کە دوعا ئەکەین دوعا بۆ دایک و باوکمان نەکەین بەس دوعا بۆ باو و باپیرمان ناکەین ئەوە غەڵەتێکی زۆر گەورە. یعنی مەلائیکە کاتێ دوعا بۆ ئینسان ئەکا باشە ئابا و باشە ئەوە ذڕیات بۆ خوارەوە باسەکە ئابا بۆ سەرەوە باسەکە هێبن لە دوعاین تەنها دایک و باوکە مەبینە بۆ قورئانە کە ئەمری ئەوەنە خەڵک بە دیارتەوە وەساوە چاوەڕێتەکەن با و باپیر و باپیرەگەرە 50 پشتە وەساوە سێرەکە ئێستا تۆ خۆت حەز ناکەی 50 پشتی دوای خۆ ببینی لەوە چەکانە ئەوانەی سەرۆژ ئاوهان چاوەڕێی تۆ ئەکەن. بۆیە هەمیشە ماوەسە نورسی قسەیەکی جوانی هەیە فەرمێ ئینسان کە ئەمرێ خۆشەویستەکانی ئەولای زۆرترن لەملا لێرە مەجموعەیەکن و تەواو ئەبن بەس لێ ئەو با و باپیری لێ هەموو ئینتیزار دەکەن هەموو چاوەڕێ ئەکەن وەڵا وەچەکەمان بێتە سەرەوە. بۆیە لە دوعایە دوعا بۆ با و باپیر بۆ سەرەوە. ئەو وەلەد صالح يدعو له ئیمام ئەبوو حەنیفە قسەیەکی هەیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەبزانە خۆت ساڵحی یاننا دلیل چییە لەسەری تۆ ساڵحی ئەگەر دوعا بۆ دایک و باوکە کرد ئەوە تۆ ساڵحی چکە خۆشەویست فەرمێتی ئەو وەلەد صالح يدعو له هەچ کەس دوعا بکە ساڵح بۆ دایک و باوکی بۆیە قەت دوعای دایک و باوک لەبیر طبعا دایک و باوکی مناڵ لەبیر ناکە هیچ هەر ئاوای کرد مناڵێتە پێش چاوی ئەی مناڵ باشە دایک و باوکی خۆی لەبیرەکە. بۆیە ئەبوو حەنیفە فەرمووی ئەزانن بەخیل کێ بە تەلەبەکانی وتیان کێوتی وەڵا ئەو کەسەی دوعا بۆ دایک و باوکی ناکەوە زۆر بەخیلە ئەوە بەخیل کەوابوو لە ئەهلە مناڵەکەت ئەبێتە سەدەقەی جاریە بۆ تۆ. ڕوايتك هاتووە گەرچی ضعفێکی تێیە ئەفەرمێ ڕیح الولد من رائحة الجنة بۆنی مناڵ بۆنێکە لە بۆنەکانی بەهەشت بۆنی مناڵەکەت کە ئەکەی زەردەخەنەکەی ئەمانە بەشێکە لە نیعمەتەکانی ناو بەهەشت کە تۆ لێرە ئەیبین.
خێزانێکی چاک نعم العون على الدين المرأة الصالحة ئافرەتێکی چاک نساؤكم حرث لكم باشا آباؤكم وأبناؤكم لا تدرون أيهم أقرب لكم نفعا كاميان بو إيوه نفعي زور زورة باشا يا نزيك لإيوه نفعكي كابو أمانة نفعيان بو يكتر هي سوديان بو يكتر هي أما دوم أي سهم عزتي إنسان زور قول طبعي إنسان أقا طبعك عزيز منالك يكيك لو صفتاني كبرورديك لسري أو لسر عزت برورديك خوي زليل ناكا وتيكينان خوي زليل ناكا بعزته بكوري برورديك أفرمي عزت إنسان وهالي أكاك زليلي قبولناك ئێمە دوو شتمان هەیە دین و سوڵتان دین لەگەڵ هێزە ئەم دوانە پێکەوە گرێبەستی یەکترن پێکەوە گرێ دراون بەڵێ دوو برای تەوئەمن دوانەیەکن دوو هاوڵن کە پێچراون بەیەکەوە لە یەک نابنەوە عیمارەتی بیلاد و سەلاحی عیباد بەم دوانە ئەبێ بە دین و بە سوڵتان ئەبێ دین ئەساسی ماڵەکەتە کە دادمەزراندووە سوڵتانیش پارێزگاری لە ماڵەکەت ئەکا ئەگەر بێت و دینەکەت دانەمەزرا بێ ماڵت ئەڕوخێ ئەگەر حارسیشی نەبێ هەرزوو ئەفەوتێ بۆیە خوا جەل جەلالوهو بە حوجە و بورهانی وتووە سوڵتان چونکە ئەو کەسانەی کە خاوەنی عەقڵن چاویان ئەکرێتەوە دەی بزانە ئێمە پێویستمان بە عیز هەیە یەکێک لەو نیعمەتانەی کە لە دەورمانە ئەوەیە عیزەتمان هەبێ بەڕاستی ئینسانی موسڵمان لە ئەمڕۆیە کە باسی عیزەتەکە غەم زۆر دایەگرێت زۆر طبعا عزة وتهور يا شجاعة وتهور إنساني عزيز إنساني شجاع زور غم أخوة بيركاته مثلا كافر بيدين أو ولاتك دايرك مسلمان لو سيد الدنيا أكو جريئون هموي أمنا راحتي ضليتوه توانات النية ده صلاة النية نازاني تشيبكي نازاني ربكي تكوي لدعاء هاواركي يا إلهي بفريا أمته ورخليك أكوين لا جهد و جهاد و عارقی خۆت و خوێن ئامادەی بڕێژی چەند شیرینە ئینسان ئەوەنە صادق بێ لەگەڵ خۆیە کەس ئاگای لێ نییە بینی خۆت و خوا خۆیان من ڕۆحێکم هەیە تەنها یەک ڕۆح ئەم ئومەتەی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەمڕۆ ئاوا زەلیل ئەکرێ لە جیهانە یا ئیلاهی ئامادەم ئەم ڕۆحەی خۆم ئێستا کەسی لێ نییە ئامادەم بیبەخشم ئێستا بمکوژە بەس ئەم ئومەتە هەڵسێنەوە ئەم ڕۆحیەت و ئیخلاس و سدقە لەگەڵ خۆیان زۆر گەورەیە چونکە ئومەتی خۆشەویست ئومەتێکی زۆر عەزیزە ئەم ئومەتە عەزیزە گەورە کەوتووە وە زەلیل ئەکرێ والله مناڵێک مسلمان ئەبینی کە وەلا ڕێیە براوە حەز بە زیلەتی خۆتەکەی هەستەکەی کە بە زۆر ئەوە تا مناڵەکەت ئەفڕێنن ئەبن کەسێک ئەبینی زۆر شەریف ئەهلی خەیر سێرەکەی تووشی گوناهێک بووە ناخت ئاروژێ بۆ چوە کافر توانی ئەوە بدزێ شەیطان توانی ئەوە بدزێ لێگەڕێن لەم زەمانەی کە ئەگەر کەسێ هەڵەیەکی کرد هەر هەمووی تێبەرە بێ ئەو وەزرێ بن کەسی مسلمانی حەقیقی مرۆڤی ڕازگۆ ڕاستەڕا کە ڕاغیب باسی ئەکە ئەبێ ئەم عیزەی هەبێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکا فەرمێ وەرحەموا عەزیزە قەومٍ ذل ڕەحم کەن بەو کەسەی کە گەورەی قەومێکە و زەلیل ئەبێ لەکوێ زەلیل ئەبێ بە گوناه زەلیل ئەبێ لە دەستی زاڵمە زەلیل ئەبێ بە نەخۆشی ڕەحمی پێ بکەن زۆر جێگەی ڕەحمە ئەو کەس زۆر جێگەی بەزەییە یەکێکتر لەو خاڵانەی کە دەوری گرتوون بریتێ لە کەڕەمی عەشیرە حەسەب و نەسەبی ئینسان ئەمە فەضیلەتێکی زۆر گەورەیە ئەفەرمێ ڕاغیب ئەڵێ هەندێک وتویانە گەورەی دایک و باوکە ئەمانە هیچ تەئسیرێکی نییە هیچ نییە ئەڵێ زۆر دەلیلیان هێناوەتەوە وتوانە ئینسان مهم خۆی باش بێ خۆی چاک بێ دایک و باوە گرنگ نییە کەسەکە خۆی فەضیلەتیە بێ خۆی ئەفەرمێم قسە زۆر غەڵەتە وەها نییە بەڵکو هەموو صفەتی چاک و جوانی دایک و باوک لە مناڵەکانیان لە وەچەکانیانە ڕەنگ ئەداتەوە اینجا ئەفەرمێ وەرە لە ڕووی عەقڵیەوە سیر کە بە حەیاتی داری خورمایەک یان با بڵێن خورمایەک بۆ تۆ بەرهەم نایە لە کاڵەکە مارانەیەک ئەڵێ بە هەمان چەشن کاڵەکە مارانەیەکیش لە دارێکی خورما بەرهەم نایە
ئەڵام دوشتی جیاوازن کە بوو بناغە و ئەساسی ئینسان شەرەف و حەسەبی ئینسان زۆر گرنگە کە ئینسانی مسلمان بەشێکەوەی کە گرنگی پێدا حتى مەسەلەی ژن و ژنخوازی خۆشەویست صلى الله عليه وآله وسلم فەرمێ تخيروا لنطفكم وأنكحوا الأكفاء هەڵ بژێرن بۆ نطفەکانی خۆتان بۆ تۆوەکانی خۆتان ئافرەتێ بخوازن هاوکوفئی ئێوە بێ بنەماڵەکە لەگەڵ بنەماڵەکەی هاوکوفە بن هاوتا بن لە ئاستێکا بن لە فەرمێشتێکا فەرمێ زۆر ئاگاتان لە خەضراء الدەمین بێ ئافرەتێکی هەڵکەوتە لە ماڵ و بیئەیەکی خراپە ئەفەرمێ زۆر کات تەئسیراتی بیئە خراپەکە لەسەر ئەو ماڵە ئەخلاقە خراپەکە نەقڵەکە لەگەڵی ئەگەر چی عولەما فەرمویان ئەگەر کەسێک هات بە جوهد و جیهادی خۆی دروست بوو کەسێکتر لە بنەماڵەیەکی باش بوو خراپەی کرد ئەمەی کە بە جوهد و جیهاد دروست بوو ئەمە زۆر گەورەیە لای خوا جەل جەلالوه بەڵام ئەگەر ئەخلاقی بەرز لەگەڵ حەسەب و نەسەبی چاکە هەردووکی پێکەوە کۆبووە ئەم کەسە صیفەتی لە کەسێک گەورەترە کە تەنها و تەنها خۆی بە جوهد و جیهاد سەرکەوت طبیعەتی حاڵیش ئەو هەیە ئێمە بنەماڵەمان هەیە لە کوردستانە 90 پشتی مەلان 90 پشت شێوازی پەروەردەی ئەم مناڵە زۆر جیاوازە لە کەسێکی تر حتى لە باسی جەمالەدینی ئەفغانیە طبعا جەمالەدینی ئەفغانی ڕەحمەتی خوای لەبێ لە زمانی خۆیە دنیای هروژان عقڵێتێکی زۆر گەورە بوو باو باپیری هەمووی مەلیک بوون ئەو مەلیکات و عقڵە تەئسیر لە خوارەوە ئەکە ئەڵێن ئەگەر عێراقیە بگری تۆزێ دەسەڵاتی بێتە بەسەر لادێکی بێتێ بیرەکە تۆ لادێ ئەو لاش بگرێ تۆزێکی ترەچێت لادێکی تریش ئەگرێ بۆ چکە نزیکەی 800 ساڵ بەغا حکمی جیهانی کردو فکری ئەمە لە وەچەکانەیەتە خوارەوە بۆیە زۆر گرنگە مەسەلەی کەڕەمی عەشیرە ئەو بنەماڵێ هەمووی پێکەوەی پارێزگاریکە تەسەوڕکە گەنجێکی جوان کاتێکە گوناه ناکە خەتا ناکە پیاوەتی ئەکە شەهامەتەکە بنەماڵەکەی خۆی هەموو بەرزەکات هەموویان گەورەکە بەشێکە لە کاری خۆی کە پارێزگاری حیفاظکە لەسەر بنەماڵەکەی خۆی لەسەر عەشیرەتەکەەوە حتا کەڕەمی عەشیرەتەکە گەورەتر بێ نعمەتێکی گەورەترە بەسەر ئینسانەوە کەوابوو نعمەتی ماڵ نعمەتی ئەهل نعمەتی عز نعمەتی کەڕەمی عەشیرە ئەمە دەورەی ئینسانیان گرتووە هەموو ئەم نعمەتە جوانانن کە ئینسان بە صیدق ئەبێ شکری خوا بکات جەل جەلاله لەسەری هەر یەکێک لە ئێمە ئێستا بەڕێک لەم نعمانەمان هەن پێویستمان بە شکری ڕەب العالەمین ئەگەر ئینسان هەموو نعمەتەکانی خوای ناسی خاوەنی نعمەتەکان ئەناسێ ئەگەر خۆی بە جوانی ناسی خوا جەل جەلاله ئەناسێ لەوێ دەواازەیەکی بۆ ئەگرێتەوە بەرەو خواچوون ئەم کتێبەش ئێمە بەرێ بەرەو مەکاریمی شەریعەت ئەو ئەخلاقە بەرزانەی کە شەریعەت ئەوێ دروستی کە ئەمیش ئەوێ لە ئێمە دروستی کە دەی خوایەکیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە لەم مانگە مبارەکە کە خۆشەویست فەرموویەتی هیچ مانگێک نییە لە دوای مانگی ڕەمەضانەوە بە ئەندازی مانگی محەڕەم ما فەضیلەتی هەبێ و گەورەی هەبێ داوات لێ ئەکەین یا ئیلاهی بە ڕەحمەتی خۆت بە کەڕەمی خۆت و بەزەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە ئەخلاقە بەرزەکان لە ناخی ئێمە بچەسپێنە یا ڕەب العالەمین بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی خوایە لێمان ڕاضی بە خوایە لێمان ڕاضی بە خوایە لێمان ڕاضی بە خوایەگیان ئێمە ئەم شەو تەنها لەبەر خاتی تۆ هاتین کۆبوونەوە تاوەکو خۆمان بەرزکەینەوە مەکاریمی شەریعە لەناو ئێمە زۆر بە گەورەی دروست بێ دەیە ئیلاهی تۆ خۆت قبوڵمان کە تۆ خۆت وەرمانگرە تۆ خۆت عەفومان کە تۆ خۆت یا ئیلاهی سەرپەرشتی کارەکانمان کە مەمان دەرە دەستی خۆمان یا ڕەب العالەمین بە ئەندازی تروکەی چاوێک مەمان دەرە لای خۆمان یا ڕەب العالەمین بەخوا ئیلاهی ئێمە فەقیر و زەعیف و زەلیل و نەزانین تەنها هانا بۆ لای تۆ ئەهێنین لەم زەمەنی فتنە و فەسادە بە هانامانەوە وەرە دروستمان کە یا ڕەب العالەمین چۆن موسات عەلەیه السەلام دروست کرد یا ئیلاهی دەستمان بگرە و دروستمان کە یا ڕەب العالەمین پەروەردگارە قەت سپاردە لای تۆ زایە نەبووە و نەفسی خۆمان سپاردەی تۆ کرد ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد لەشتاغی خۆمان سپاردەی تۆ کرد مناڵەکانمان خۆشەویستانمان دایک و باوکمان ئەهل و خێزانمان باو و باپیرمان هەمووانمان تەسلیمی تۆ کرد یا ڕەب العالەمین یا ئیلاهی سڵاوی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم اشتیاقی ڕۆحی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین سڵاوی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ڕەب العالەمین
إلهي داوال لي أكين يكيكنا ومن لخزمتي بين يا رب العالمين. إلهي بأمتي أو خوشي يستقبل مانك بشوين كوتي أور مانقران لساحي محشرة لجر سيبري آلاي أو حشر مانك. إلهي بخوا هريك وكومالي قرفتي زور مان هيا همويان برزكين وبلايتو يا إلهي أو من بحال ومال مال دارك أو من بمنال منالي بعطاك أو من بمنال منالي صالحك أو من نخوش الشفاي ببنيرة أو من قرزار قرزي سرشاني سوك يا إلهي أو من كم رزق رصي حلال زيادك. إلهي داول لي أكين برحمتي خود وبزي خود بكرمي خود رحمة بسر أما جسمانا ببارن رحمة بسر أمر إخراويا ببارن أو خشيساني متابعي درس كان ما نكن يا إلهي رحمة وكرمي خود بسري أنا ببارن عفو وعافيتي خود بسري أنا ببارن قبولي أنك لا يخود يا أكرم الأكرمين. خواهيانم كلماتنا إما إيلين هي إيماني وهي بياوكي زور قوري يا إلهي داول لي أكين بركة بخير كلماتك أنا قبولي أنك لا يخود يا رب العالمين. بكرة شراي جيان من بكرة نور ورناكينا وقورمان بكرة شفاعتي صاحي محشر من يا إلهي أمتك بيغمبر صلى الله عليه وآله وسلم لنشتكي زور قوري مسلمان لهمو جيهانا لنا راحتين هالرجي لشوينك وخيون من اللي أتكي هالرجي لشوينك وعارق وسجنك من اللي بركر يا إلهي هاناي ضعيفي والزليلي أم أمة بولاي توبر زكينو بخوا هانايك ماني غيري تو نبي ورب هانا من ويا أكرم الأكرمين عزت من وبقر ويا رب العالمين بزي بسر ما ببارنا يا أكرم الأكرمين. خواهيان داوات لي أكين بدرجاي ميجوي أم أمته هر كسي خزمتك أم ديني كردوا هر زانايك هر عارفك هر وليك هر مجاهدك هر بالوانك هر مسلمانك زور ساده خزمتك أم ديني كردوا خواه درجاتي هموان عاليك برزيان كروا ليان قبولك بصدقاتي جاري ليان ورقر يا أكرم الأكرمين. خواهيان ئێمە نازانین چی ئەم ئاینە شیرینەی هێنایە ناو وڵاتی ئێمە نازانین چۆن موسڵمان بوون و لەسەر دەستی کێ مێژووەکەمان لان نییە. پەروەردگارە هەموو ئەو ئەعمالانەی کە ئێمە ئیکەین لەم ئومەتە هەر هەمووی یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لەوانیشی کەم مەکەرەوە بۆیان بنووسە یا رب العالمین. خوایان ئەو زانا گەورانەی کە خزمەتیان کردووە لەم وڵات و نیشتیمانەی ئێمە تو گەورەی خۆت لەناو گۆڕەکانیانە برزيان كروا برنوري كجوركانيان درجاتيان عالية لحضور خوتا يا أكرم الأكرمين. يا ربي خوايجان داول لي أكين بجوري خود برحمتي خود أم دعانا من قبولك خوا دعاء كان من قبولك خوا دعاء كان من قبولك خوا أم خوش يساني كلام شو نادان يشتون لحضوري أم كتاب الناس دارانا هر هم وان بيكوا بكر خاوني علم يا إلهي دنيا من بعطاك يا إلهي آخرة من بعطاك يا رب العالمين. خواهيان داود لي أكين لبهشتا أو لسر سفري رحمتي خود لخزمتي بيغمبرا صلى الله عليه وسلم كمان كروا آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قرر لقناه من الشيء أجبوري خالي من قبولك.